یانی نەورۆز دوایین ئامادەکاریەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی یانی کەرخ ئەنجامدا و وەلیکەریمی ڕایەنەری یانەکەش نیگەرانە لە هاندرانی یانەکە و کۆتا وەرزی خۆی لەگەڵ نەورۆز بەڕێ دەکات. ڕاهێنانەکانی یانەی نەورۆزە لە شاری سلێمانی بۆ هەفتەیەکی نوێی خولی ئاستێرەکانی عێراق کە بڕیارە لە یاریگای سلێمانی ڕوبەڕووی یانەی کەرخ ببێتەوە. وەلیکەریمی ڕاهێنەر باس لە ئامادەکاریەکان یانەکەی دەکات و لە هەمان کاتدا نیگەرانە لە هەندەرانی یانەکەی و دەیەوێت کۆتایی وەرز ماڵ ئاوایی یەکجارەکی لە یانەی نەورۆز بکات. فەرقمانیە بە ئامادەکردن کەرخ بووت نەفت بووت زەورا بوو شرتە بوو هەر یەک ئامادەمانەیە ئەوەی ئامادە فەرقاکەی من ڕۆحیە نەفسیەن و گۆڕانکاری بۆ یاریزانەکەی من لەبەر ئەوە یاریزانەیە لە هیلاکن ئەو یاریزانەیە لە ناتوانن یاری بیکەن مستمڕن بەعض یاریزانمان هەیە 11 یاری لەسەر یەک یاریە کرد توزی هیلاک بوو ماندوو بووت ئەوە گۆڕانکاری تیەکەی من احتمالات بووت احتمالات ئەگەر پیوسمان شوونەکەی نەدۆزی من لەم دڕۆژە سێ ڕۆژە شێوازی یاری مستمڕی من ئەو یاریزانە مستمڕە لە تەدریب جاهزە تەرکیزی هەیە لەسەر تەدریب و تەرکیزی هەیە لەسەر شێوازە فەرقا احتمالات بوو یاریەکێ لەبەری ماحتمادمان لەسەر هەموو 20 یاریزانەکانە هەڵگا هاتووە بۆ سێری یاری با سێر بیکێت و بە فەلسەفە سێر مەکێت بوت بۆ مدەڕێ بوو بۆ ئەوە بۆ یاریەکێ و ئەوە بۆ یاری نایکێتون با تەحملیان بوت و با فەرقا پیوسە بە هاندەران پشگیری فەرقە بیکەن ئەم ساڵە کۆتایی لەگەڵ نەورۆز چی ئەدەرە چی من چی نادارە چی من ئینشاءالله کۆتاییە با بزانم ئەو خەڵگا دۆ مدەرەبی بینی لە شوونە وەلیکەریم دۆ خۆیان ئەزانن بە ئیش وەلیکەریم و هیلاکی وەلیکەریم. هاندەران یانەی نەورۆز هاوشان یاریزانانی یانەکە سەرقاڵی ئامادەکاریەکانن بۆ یاری یانەکەیان لە خاکی سلێمانی و داوا دەکەن کە زۆرترین هاندەر لە ڕۆژی شەممە لە یاریگای مەلعەبەکە بۆ پاڵپشتی یانەکەیان ئامادە بن. دەستەی هاندەران هەموو ئامادەکاریێکمان کردو بۆ یاریەکە داواکاریشین لە هاندەران هاندەری زیاتر بێ بۆ یاریەکە چکە یاریشی گرنگە بەنسبەتەوەی کە خزمەتەکەنیمە لە پێناو وەرشی شارەگە و لە پێناو یانەکەمانێکن چکە بەڕاستی لە سنووری سلێمانیا تەنیا یانەکە لە خولی عراقا بێ یانەی نەورۆزە ئێمە شتا بتوانین خزمەتی ئەم یانە خۆشەویستاکەین چکە بەڕاستی لە هەموو سنووری سلێمانیا بەزەم یانەیەمان هەیە. یانەی نەورۆز با کۆکردنەوەی 11 خاڵ پلەی چوارەمی گرتووە و لە هەفتەی 12 خولی ئەستێرەکانی عێراق میوانداری یانی کەرخ دەکات کە خاوەنی دەخاڵە و لا پلەی هەفتەیەمی ڕیزبەندێکە دەبینرێت. ئەستیار حاجی کەناڵی پەیام سلێمانی.